پێم باشە پێم زەرورە کۆنگرە ببەسترێت چکە پێم وایە یەکێتی دەمێکە کۆنگرەی نەبەستووە و پێم وایە ئەم سەرکردایەتی کە هەیەی بەڕێزم بۆ یەکە بە یەکەیان کاتەکەیان بەسەر چووە کە کاتەکەیان بەسەر چووە ئێمە ئەبێ وەکو حزبێکی زیندوو هەمیشە بە خۆمانە بچینەوە کۆنگرە شتێکی تەبیعیە هەم نەک هەر بۆ گۆڕینی دەموچاوێک بە دەموچاوێکی تر بەڵکو بۆ دووبارە ناسانەوەی یەکێتی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە کادرەکانی خۆی بە ئەندامەکانی خۆی لە ڕێی پەیڕەوێکی نوێەوە بێت لە ڕێی هەیکلێتێکی نوێەوە بێت لە ڕێی سیاسەتی نوێەوە بێت و لە ڕێگای سەرکردایەتێکی نوێەوە بێت کە بتوانێت خۆی بگونجێنە لەگەڵ ئەم بارودۆخەی ئەمڕۆ یەکێتی حزبێکی مەیدانیە حزبێکی زیندووە حزبێکە کە لە ناو هەموو چین و توێژەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان نوێنەرایەتی هەیە خەباتی کردووە مێژوویەکی پیرۆزی هەیە بەڵام من پێم وایە خۆم بەش بە حاڵی خۆمە بینم ئایندەیەکی گەشیشی هەیە بەڵام بۆ ئەوەی ئەو ئایندە گەشە بهێنی نەدی پێویستمان بە نوێگەریە پێویستمان بە نوێکردنەوەی پێویستمان بە گۆڕانکاریە پێم وایە باشترین ڕێگاش بە ئەو گۆڕانکاریە هەر کۆنگرەیە